خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان بە تۆمەتی گەندەڵی پەرلەمانی عێراق متمانەی لە هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق ساندەوە. فراکسیۆنی پارتیش لە پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت سەرنەوەی متمانە لە زێباری کارێکی نایاساییە و لە دادگای فیدراڵی تانە لە سەرنەوەی دەدەن. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر بەیازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە سەدوی سەرەکی هەروە لە شاری بەغدادەوە زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین هەروە لە بەشی دووەمدا باز لە بانگەوازی پەرلەمانتاران دەکەین بۆ کاراکردنەوەی پەرلەمان و هەڵوەشانەوەی حکومەت بە میوانداری مەڕوان گەڵاوی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. سەرەتا لە بەش یەکەمدا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. سەرەڕای هەوڵەکانی پارتی بۆ مانەوەی پەرلەمانی عێراق بە زۆرینەی دانگ متمانەی لە هۆشیار زێباری ساندەوە. لا دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بۆ پرسی سەندنەوەی متمانە لە هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق 249 پەرلەمانتار ئامادە بوون. 158 پەرلەمانتار دەنگیاندا بۆ وەرگرتنەوەی متمانە و 77 دەنگیش لەگەڵ مانەوەی بوون و 14 دەنگی سپیش هەبوون. دانیشتەکانی پێشووتری پەرلەمانی عێراق هۆشیار زێباری چەندین تۆمەتی گەندەڵی درا بۆ پاڵ کە دیارترینیان بریتی بوون لە دامەزراندنی 450 پاسەوانی تایبەتی بۆ خۆی و نۆژەندکردنەوەی خانووی ماسعود بارزانی لە بەغداد بە بڕی 929 ملیۆن دینار، با کرێگرتنی خانوویەک بە 188 ملیۆن دینار بۆ ساڵێک، بە کرێگرتنی خانوویەک بۆ پاسەوان و بەرپرسی نووسنگەکەی بە بڕی 49 ملیۆن دینار، با کرێگرتنی فڕۆکەیەک بە بڕی 90,000 دۆلار بۆ گەشتێک، زیادکردنی خەرجی نووسنگەکەی لە 25 ملیۆن دینار بۆ 50 ملیۆن دینار. هۆشیار زێباری لە دانیشتەکانی پەرلەمانی عێراق نەیتوانی بە بەڵگەوە وەڵامی پەرلەمانتاران بداتەوە. هۆشیار زێباری یەکەمین وەزیری کوردە لە عێراق کە لەسەر پرسی گەندەڵی متمانی لێ وەرگیراوێتەوە. پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەندین هەوڵیدا بۆ مانەوەی هۆشیار زێباری لە پۆستەکەیدا، لەوانە سەردانیشاندی پارتی بۆ بەغداد بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی، بەڵام هەوڵەکانی بێ ئاکام بوون. هۆشیار مەحموود محەممەد زێواری ساڵی 1953 لە ئاگرێ لەدایک بووە، خاوەنی بڕوانامی ماستەرە لە کۆمەڵناسی، خاڵی مەسعود بەرزانی و ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە. لە ساڵی 2003 تا 2014 وەزیری دەرەوەی عێراق بووە، لە 18 2014 بووەتە وەزیری دارایی عێراق و لە 21 نۆی 2016 لە سەر گەندەڵی پەرلەمانی عێراق متمانەی لێساندەوە. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بەخێر بێن. سەرنجی بەڕێزت لەسەر مەسەلەی متمانە وەرگرتنەوە لە وەزیری دارایی عێراق چییە؟ وەڵا شتێکی دەستورێ لە دەستوری عێراق وەروە پەیڕێ و ناخۆی پەرلەمانی عێراقدا هاتووە بڵین کە هەر ئەندام پەرلەمانێک ئەگەر بێت و بتوانە 25 ئیمزاکۆ کاتەوە و داواکارێک پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کە بۆی کەوا لە وەزیرێک بپرسێتەوە، بەڵام دەبێت ئەو داواکاری بەڵگەی لەسەر بێ کە ئایا ئەو وەزیرە گەندەڵی کردووە گەندەڵی نەکردووە، هەروە ئایا ئەو لێ پرسینەوە لەسەر بەرزەوەندی گشتیان لەسەر بڵین خلافی شخصی هەبێت، دوایکەوە سەرۆکایەتی پەرلەمان موافقەتی کرد کە بڵین لێپرسینەوە لەوە زێکرێ نامەیە دەنێرن بۆ سەرۆکی ئەنجومەنجا بۆ وەزیرەکە بۆی کە ڕۆژێکی بۆ دیاری دەکەن ئەلە ئەکسەر 7 ڕۆژ دوای ئەوەیە کە بێتە پەرلەمان و لە پەرلەمانیش تەنها ئەو کەسەی داوای لێپرسینەوەی کردووە بەس ئەو لە بڵین لێپرسینەوەی لەگەڵ دەکات دەبێت لێپرسینەوەکەش لە ڕێگای سەرۆکی پەرلەمانەوە بێت. دوای ئەوەش کە لێپرسینەوەکە تەواو بوو ئەوەیە لە پەرلەمان دەخرێتە دەنگدانەوە کە ئایا پەرلەمان بە جوابەکانی ڕازیە ڕازینێ. ئەگەر پەرلەمان بە جوابەکانی ڕازی نەبوو ئەمە یەک، یان ئەگەر بێت و 50 پەرلەمان داواکارێک تەقدیم کەن بڵێن ئێمە بە جوابەکانی ڕازینین، ئەوە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی دەکەن بەلانێکەوە دوای هەفتەیەک سەرۆکایەتی پەرلەمان متمانە سنەوە دەخاتە دانیشتنی پەرلەمانەوە ئەگە زۆر نەدەی گیاندان دەنجی لێ وەردەگیرێتەوە وەزیر نامێنێ. بەڵێ ئێستا ئەمڕۆ کە بەڕێز شتێکی یاسایی و دەستوری، بەڵام ئەمڕۆ فراکسیۆنی پارتی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی باسیەوە کرد کە کارەکە نارەستوری و نایاسایی بەو پێی کە دەنگدانی نهێنی نە لە دەستوری عێراق نە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق بوونی نییە. بەڵێ هەیە لە دەستوری عێراقدا هەیە سا بڵێن لە سەرەتای پەرلەمانی عێراق 2 خولەسی ئەوە 3 خولە کە دەنگ بە سەرۆکی پەرلەمان و دەنگ بە دووجێگەرەکەی دەدرێ هەمووی بەنهێنیە، هەروە هەڵبژاردننی سەرۆک کۆماریش هەر بەنهێنیە. ئەوەی کەوا باشکراوێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکەی کەوا بە عەلەنی دەنجیان بۆ درێت.
بێجگە لەوەش بڵێن کە پارتیکە بڵێن لە محکمەی اتحادیش فیدرالیش شکات کات ئەوەیە کە شکاتەکەش تعنی لێ بدەن جارێکی دێتەوە پەرلەمان و دەنجی بۆ دەنەوە من پێم وایە بەڕێز و شارزێباری لە 27 مانگ بوو بڵین داوای سەحبی سیقان لێ کرد ئەوڕۆ 20 نوێ یعنی 25 ڕۆژی لە بەردەم بوو بۆی بتوانێت ئەو بەڵگانی کە لەسەرێتی بیان سلمێنێ بەڵێ هەموو بە کتابی ڕسمی خۆیەتی ینی بەڕێز بڵێن هەیسەم جبوری ئەو دکتۆرای وزەم لە ئابووریشەیە هەیسەم جبوری هەمووی بەوە ئیمزای وەزیری خۆیانی بەڕێز زێباری هێناوێتی فەرموو قایمێکە 480 کەسە یانزەی نووسراوە خەدەمی ینی 477 حیمایە لە کێوە نەقلی کردو لە وەزارەتی خارجیەوە بۆ وەزارەتی دارایی بۆ خۆی لە وەختی خۆی وەزارەت قابل لە حیمای نەبێ بێجگەلەوە بڵێن چوە بۆ عومان و لەگەڵ ئوردون ئەوە فەرم وەسڵی تارەکەیە شەریکەی وەنسا 90,000 دلار نێو دەفتەری سرف کردووە بێجگەلەوە بۆ سکرتێرەکەی خانوێکی گرتووە بڵێن شوقەیەکی گرتووە مانجی بە 13 وەرەقە بۆ مەسول حیمایەکانی شوقەیەکی گرتووە بە مانجی بە 15 وەرەقە لە مجەمەعی ساڵحیە هەروەها هەموو جارێک سەفەری کردو بڵێن لە ساڵی 2015 هەموو جارێ بە گوێرە ئەو کتابانێکەیە هەموو جارێ 175 حیمای لەگەڵاتونەوە بڵێن لە بەغداوە بۆ هەولێر لەوێش گەڕانەوە ئەو ساڵە تقریبا 2 ملیار و وەزەم 376 میلیۆن دیناری سەرف بەس بۆ ئوجوری تاعیرات خانوێکی بۆ خۆی بەکرێ گرتووە ساڵی بە 188 میلیۆن دینار لە کاتێکدا بڵێن ئێستا نەماوە پەرلەمانتاران بۆیان نەبوو خانوێ بگرن مانجی بە 3 میلیۆن لە 3 میلیۆن زیاتریان بۆ نەبوو بەڵام تۆ حسابی کەینی وەزیرێک کە خانوو بگرێ ئێستا فەرقی ئێستا بڵێن پلەی وەزیر و پەرلەمانتار نییە حکومەت دەبێت ساڵی 36 میلیۆنی بۆ بدە ئەوە تقریبا پارەی 5 وەزیر و 5 ئەوەیە کە پێم وایە ئەوە بە هەدەردانی پارەی دەوڵەت دواتەگەرم وڵای ڕێزکاوتۆر ئەگەر بچینە بەغداد لای کاکزانە دۆ سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەبێت بپرسم ئەمڕۆ ئەوەی کە لە پەرلەمانی عێراق ڕوویدا هیچ جگە لە پارتی دموکراتی کوردستان هیچ لایەنێکی کوردی لەگەڵەوەدا بوو کە متمانە لە هۆشار زێباری نەسەندرێتەوە یاخود فراکسیۆنەکان بە شێوەیەکی گشتی چۆن تەعاملیان لەگەڵ ئەم بابەتە کرد بەڵێ سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان بێگومان ئەم پرۆسە ئەمڕۆ بەڕێوەچوو پرۆسەیەکی زۆر قانونی و ڕێکوپێک بوو و ئەمە قۆناغی کۆتایی بوو لە پرساندن و لێپرسینەوەی بەڕێز وەزیری دارایی کە ئەم قۆناغانە دەبایە تەواو کرابانە ئەگە ئەم ڕۆژتاوە نەکرا بەد بە ڕۆژێشکە تەواو کرابایە و سەبارەت بە متمانە ڕوویتەوە لە وەزیرەکان لەم خولەی کە من تێدا ئەندامی پەرلەمانم تا ئێستا 3 وەزیر ڕوبەڕووی ئیستیجوا بوونەتەوە لەم وەزیرانە تەنها یەکێکی نەزاتی بووە کە قاسم فەنداوی وەزیری کارەبا بوو ئەندام پەرلەمانەکان قەنەعەتیان هەبوو بە وەڵامەکانی خالد عوبەیدی 2000 ڕوبەڕووی ئیستیجوا بۆ جاری یەکەم دەرباسی بوو و پەرلەمانتارەکان قەنەعەتیان هەبوو بە جوابەکانی زاری دۆم لەگەڵ ئەوەی فشارێکی زۆر گەورەی شقام و ئەمریکا و مەسلەی وەزارتی بەرگری و بەڵام هەر نەزاتی نەبوو لەبەرەوەی وەڵامەکانی و شێوازی کارکردنەکەی باش نەبووەوە پەرلەمان بەس بەڕێز وشار زێباری ئەویش کە هاتە پەرلەمان ڕێگای پێدرا وەڵام بداتەوە بەڵام وەڵامەکانی دیارە لای پەرلەمانتاران زێی قبول نەبوون ڕەنگە هەندێک لە هەڵسوکەوتی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانی شەناو پەرلەمان ئەویش زیانی لێدا بێت لە ڕەوشی متمانە لێوەرگرتنەکە ئەوەی ئەم ڕۆژ بەڕێوەچوو زۆربەی زۆری پەرلەمانتارەکان و دیار 153 ئەندامی پەرلەمان بە بەڵێ دەنجام پێدا لە زمانی ئەو 153 هەر چوار فراکسیۆنی کوردستانی بە بەڵێ دەنجام پێداوە مەگەر چەند کەسێکی کەم نەوێت لە فراکسیۆنەکان نەبێ ئەمەش خۆی لە خۆیدا پرسیارێکە ئەو ڕژێنێ باشە بۆ ئەوم پەرلەمانتارانە گەیشتونە قەنەعات کە بە ڕێز وەزیری دارایی پێویستە متمانە لێوە بژیرێتەوە ئەمە دیار قەنەعاتێکی گشتی دروست بووە لای پەرلەمان ڕەنگە هەندێک لە پەرلەمانتارەکان مەبەستی سیاسیان هەبێ ڕەنگە هەندێکیان بە ئامانزگرتنی شخصی بێ بەڵام ناکرێ بڵێ ئەو هەموو ئەندام پەرلەمانە کێشەی شخصی لەگەڵ بەڕێز وەزیر هەیە کێشەی سیاسی لەگەڵی هەیە لە ڕاستیدا مەسەلەکە مەسەلەیەکی پیشەیی بوو ئەو وەڵامانێک کە بەڕێزیان پێشکەشی کرد نەیتوانی بۆ قەنەعات بە پەرلەمانتارەکان بێنێ و ئەو ماوە زۆرێک کە لە بەردەست بەڕێزیشیان بوو ئەو نەهات کۆبوونەیەک لەگە فراکسیۆنەکان کا بەجیا بەڵگەی باش بخاتە بەرچاویان ئێمە بۆ نمونە فراکسیۆنە کوردستانیەکان نەماندی تەنانەت دوای دەستپێکریستی زۆر بکەش لەو 20 ڕۆژێ ڕابردوو بەڕێز وشار زێباری بێت پەیوەندیمان پێ بکایان کۆبوونەوەمان لەگەڵ کایان بێت بەڵگەکانی خۆ بخاتەر و قەنەعەتمان پێبێنێت کە پشگیری لێ بکەین و کە ئەو کەم و کوڕی نەبوو بە تەواوی نەزاهەتی خۆی بسەر بێت لە بەرامبەرمان
بۆیە ئەمڕۆ نەتیجەیەکی زۆر چاوەڕوان کراو بوو کە ئەنجامەکەی بەم شێوەیە زۆربەی پەرلەمانتاران متمانە وەرگرنەوە باشە زۆر باشە زۆر باش سەبار بووی کە بەڕێز وتت لە فراکسیۆنە کوردیەکان جگە لە پارتی زۆرنی فراکسیۆنەکان دەنگیان داوا بۆی کە متمانە لە هۆشیار زێباری وەربگیرێتەوە خۆی ئێستا فراکسیۆنی پارتی 28 کەسە لە پەرلەمانی عێراق 77 کەسەکە ئەوانەی کە بەنەخێر دەنگیاندا بۆی کە هۆشیار زێباری بمێتەوەوانە لە کێ بوون لایەنە عەرەبەکان بوون بێگومان کۆمەڵێک کوتلەی سیاسی لە ناو پەرلەمانی عێراق لە ئەنجامی ئەم وتوێژ و ئەم عیلاقاتێکە لە ماوەی ڕابردوو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئەنجامی داتوانێت بووی ژمارەیە کوتلەی سیاسی ناو پەرلەمان قەناعەت پێ بێنێت کە پشتیوانیان لێ بکەن یان ڕەنگە هەندێک پەرلەمانتاری شەوێ لە ئەسڵدا قەناعەتی بە وەڵامەکانی بەڕێز وشیار زێباری هەبوو بێ بۆیە ژمارەشی بەرچاویش ئەمڕۆ دوو پرۆسێ دەنگدان ئەنجام دەن لە پرۆسە یەکەم ئایا ئەم پرۆسەیە تەعجیل بکرێت یان ئەمڕۆ تێیپەڕێنین تەنها 51 ئەندامی پەرلەمان لەگەڵ تەعجیلەکە بوو کە برادرانی پارتی و کۆبەڵێک لەوانەیە کە پشتیوانیان لە پێشنیارەکەی ئەوان کرد بەڵام لە پرۆسەی دومی دەنگدان کە متمانە وەرگرتنەکە بوو ژمارەکە زیادی کرد 77 ئەندامی پەرلەمان بە نەخێر واتە هاوسۆز بوون لەگەڵ بەڕێز وشیار زێباری 14 کەسیشیان وەکو بێلایەن یان وەرەقەی سپیان پێشکەش کرد هەڵوێستی خۆیان دەرنەبڕی ئەمەش ئازادی ئەندامی پەرلەمانە و جوانی پرۆسەکەەوەدایە کە هەموو ڕێیەکان هەبن شەرت نییە هەم بە ئیجماع هەموو شتێک تێپەڕێ زۆر باشە بەڵێ کاکزانە سەبارەت بۆی کە دەنگدانی نهێنی کە بۆ ئەم پرۆسەیە کراوە لەسەر داواکاری کێ بوو کە دەنگدان بەنهێنی کرا بۆ مەسەلەی لێسەرنەوە لە هۆشیار زێباری لەسەر داواکاری چلانێک بوو یاخود ئەمە شتێکی دەستوریەوەی کە ئەمڕۆ فراکسیۆنی پارتی دەڵە شتێکی نادەستوریە بۆ معلوماتی بینەرانی بەڕێز و جەنابیشت ئەم دەنگدانهێنیان لە مەسەلەی بەڕێز خالد عوبەیدی گفتوگۆی زۆر لەسەرکرا ئایا بە شێوازێک ئەم دەنگدانە ئەنجام بدرێت ئەمە پێشنیاری بەڕێز سەرۆکی کوتلەی پارتی دموکراتی کوردستان بوو کە دەنگدانەکە بە کاغەز بێ بە بەڵێو نەخێر بێ و بە سندوقی دەنگدان بێ بۆ خالد عوبەیدی ئەو ڕۆژ هەمان شێواز پیادەکرایەوە و سەرۆکی پەرلەمان ڕوونکردنەوەیدا کە پەیڕەوی نێوخۆوە یاسا ڕێگرنیە لە شێوازی جێبەجێکردنی بە نهێنی بوونی دەنگدان نهێنی بوونی دەنگدان مەسلەیەکی قانونیە بەڵام چۆنیەتی ئەنجامدانی ئایا بە کاغەز بێ ئایا بە ئامەی دەنگدان بێ ئایا هەر شێوازێشکە بێ هیچ مانعێک نییە کە هەر شێوازێک بێتەوە بۆیە پەرلەمانتاران بڕیاریاندا کە بەم شێوازە دەنگدانەکەی خۆیان ئەنجام بدەن بۆیە من ڕای دەگەێنم کە شێوازەکە هیچ پێچوانە هیچ یاسایەک نە هیچ دەستورێک نیە هەندێک جار کاتێ بێدەنجی هەیە لە یاسا بێدەنجی هەیە لە نظام داخلی بەو معنانایە کە ئەمە پێچوانە یاسایە پێچوانە نظامی داخلیە بگرە بێدەنجی هەندێک جاران لە ڕێگا دەکاتەوە بۆ ئەوەی ڕێکتر بگرێ بێت بەڵام ئەگەر نەستێکی وازە حەبایە ڕێگری کردبا ئەم شێوازە دەنگدانە ئەوزە لەمانتوانی بڵێن کامە پێچوانە یاسا بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێستان کاک تۆ سەباردۆی کە ئێستا بازەکەی کە فراکسیۆنی پارتی نیگەرانی هەیە لە بەتایبەتی لە پەرلەمانتارانی زۆروی پەرلەمانتارانی کورد بۆ نمونە لە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقیش کە ڤیتۆی بەکارنێناوە بۆی ئەو بابەتە نەخرێتە دەنگدانەوە ڕای بەڕێزت لەو بارەیەتی وەڵام پێم وایە نیگەرانی لەسەر شتی ڕاست و دروستە نەک لەسەر گەندەڵی تۆ یەکێک گەندەڵ بێت چۆن دیفاعی لێ دەکەی بداخەوە یعنی ئەگە بڵێن جێگیری سەرۆکی پەرلەمانیش تەمان لە پەرلەمان سێ کەسن سەرۆک و دوو جێگرەکەیەتی هەموو شتەکان بە تەوافق ئەگە دەتوانێت یەکیان تاخیریکیان نەیخاتەوە بەڵام ئەگە نەشی خزمانە و بەرنامەوە بێگومانەوە دیفاع بوو لە گەندەڵی گۆڕانیش بۆیە دروستەوەکەوە دژی گەندەڵی بۆی کەەوە گەندەڵی نەمێنێ کە کوردستان پێویستوتەوە بۆ بەغداش پێویستوتێ ئەوە لایەنێک لایەنێک کە ئەگە لە جەدوڵەکەش دانا بە جەدوەلی ینی کارنامەی پەرلەماندا ئەوە دەکرا 50 ئەندام پەرلەمان داواکاری پێشکەشکردن بیخەنە ناو جەدوڵەکە و دەنگدانی بۆ بکرێ کاکزانە شتێکیکەی باز نەکرد ئەوەیە بەداخەوە ئێستا شاشەی کۆمپیوتەر و شتەکانی پەرلەمان تێکچووە ئەژینە لە سەردەمی ئێمە دەنگدان بە کارت بوو کارتی پەرلەمانی دەنگ دەدا مەسە جیازن لە پێش بوو ئەو وەختە بەس ژمارەکەی پیشاندا ئیلا ئەگە سەرۆکی پەرلەمان داوای کردبان ناوەکان یعنی ئێمە لە خولی دومی پەرلەمانی عێراق کە دەنگمان بۆ یاسا شتەکان داوە هەمووی بە ئەوە بۆ بە جیهاز بووە جیازەکە بەش ڕقەمەکان چەند کەس دەنگی داوە نەک بڵێ ناوەکە بەڵام کە بتێوێ ینی جیازەکە توانێت ناوەکانیش بێنێتەوە باش زۆر باش سەبارەت بە مامەڵی فراکسیۆنە کوردیەکان سەبوون و ئێمە ئەمڕۆ من لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمەڵێک مەسەلەن نووسینی پەرلەمانتارانی پارتی منی کە باس ئەمەی کە کراوە خیانەتە لە کورد و لە عێراق و لاوانە خوێنەوەی بەڕێزت بۆمە من پێم وایە ینی گەندەڵی شخصێک نابێ بکرێتە کوردایەتی
یعنی تۆ دیفاع لە بەغدا لە کورد پرسی پەیوەندێکی بە کوردایەتیەوە نییە من پێم وایە بەس پرسێکی شخصەکە گەندەڵی کردووە ئایا بە ڕێز و شارزێباری پارەی بۆ کوردستان ناردووە 2 ساڵ و نیوە بوجە بڕاوە فرسێکی ناردووە چ شتێکی بۆ کوردستان کردووە ئیلا ئەوەی کردوێتی بە جۆرەوە بەڵگانە هەموو بۆ بەرژەوەندی شخصی خۆی بووە خۆی حەق ئێمە بەرژەوەندی شخصی و کوردایەتی لە بەغا جاکەینەوە ئەو پەرلەمانتارێنێکەوە عێراقی کوردستان کە لە بەغدان دەبێت دیفاع لە بەرژەوەندی گشتەکانی دیفاع لە بودجەی کوردستان کەن دیفاع بڵین مادەی 140 جێبەجێ بکرێت موچەی پێشمەرگە بدرێ یعنی ئەو بەشەی کەوا کورد لە بەغدایەتی لە بودجێ لە هەر شتێکە لە داو دەرمانە لە بایەی ئەوانە دیفاعکەن نەک بڵین کاوا شخصێک یعنی کەسێک گەندەڵی کردو و دیفاع لە گەندەڵ هەروە کە تەماشاکەین هەموو حیزبەکانی کوردستانیش فراکسیۆنەکان هەموو عایدی حیزبەکان لە کوردستان کە تەماشاکەین خەڵکی کوردستان بە گەندەڵەوە دەرێ معقولە ڕۆژانە تقریبان ڕۆژی 611,000 بەرمیل نەوت بڕوە بەڵام ئێستا ئەوە بڵین موچە خۆرانی کوردستان و فەرمانبەران ئەوە 2-3 مانگە موچار وەرنەکرد ئایا ئەو پارە چی لێ دێ وڵای ئەگە ئاویش بە بڕۆ لەوانەیە بەشی موچە بکات ئەوەیە مەسەلەکە بەداخەوە ئێمە لە دوای ساڵی 2003 2006 و 2008 ئێمە دەمانکوت پێش بەغدا کەوتینەوە بۆ مەسەلی شەفافی بۆ مەسەلی دیموکراتی بەڵام دەرکەوت ئێستا بەغدا پێشەمەیە فەرموو عێراق ئەو کێشەیە لەگەڵ شەڕی داعشەیە کێشەی تایفی و مەسەبی هەیە فەرموو تقریبا تا ڕادەیە قەیراندارەیە بەڵام کە تەماشاکەین پەرلەمانەکەی پەرلەمانێکی کارایە فەرموو ئەوە دووەم وەزیرە کە بڵین متمانەی لێ بستێننەوە و ینی پەرلەمان سەلماندی کەواستەکەی خۆرەگرتو و کە بتوانێت بڵین دیفاع لە بەرژەوەندی خەڵکی عێراق بکات و بتوانێت یعنی 2 وەزیر لابە بەڵام بەداخەوە لە پەرلەمانی کوردستان ئەگە ئیجازە بدەیت لە پەرلەمانی کوردستان فەرموو حیزبێک دێ پەرلەمان دێنێتە ماڵەوە لە چ وڵاتێکی عالەمدا شتێکی وا بوو کە بڵێن حیزبێک پەرلەمان پەخە پەرلەمان بۆ چییە پەرلەمان بۆ یەکەوە چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بکات وانێ دیفاع لە ینی لە بەرژەوەندی خەڵک کات ئایا لە کوردستان بڵێن کە پەرلەمان پەچی بخرێت حکومەت چ دەکات کەس نازانێت ینی ئەوە وا دەکات یعنی زیاتر بوار بۆ گەندەڵی بەڕەخسەوی چکە بەڵە زۆر باشکاتە پێ دوایەوەی کە بازەکەی کە پم پرسە پرسێکی سیاسی و پەیوەندی بە کوردایەتی و لێدانە لە کورد ئەسڵ ئەساسینی پێ دوایە من پێم وایە بۆ ئەساسی نییە لەبەرەوەی کە تەماشاکەین ئەمڕۆ 249 کەس لە پەرلەمان ئامادە بووە لەو 249 158 کەسی دەنگی داوەکەەوە سەحبی متمانەی لێ بستێنەوە تەنها 4 کەس وەرەقی کەسیش تۆ حسابی کە ئەو 158 دووەندی 77ەکەیە پێم وایە هیچ پەیوەندی بە مەسەلەی سیاسیەوە نییە ئەگە وەزیر توانی بای بە ڕێز و شارزێباری لە ماوەی ئەو 25 ڕۆژە لە 27 تا 21 ئەمڕۆ دەکاتە 25 ڕۆژ توانی بای ئەو بەڵگانە یعنی بەڵگە بێنێ بیسەلمێنێکەوە ئەو پارانە بە یاسایی سەر نەکراون من پێم وایە ئەو وەختە لەوانێ وەسەکە کامیان خیانەتە لە دەنگ دەران ئەوەیە کە ئەمڕۆ پەرلەمانتارانی کورد دەنگیان داوە بە متمانە ئەوەی کە متمانەی سەریە خۆ دەنگیان نەداوە وەڵام من پێم وایە ئەوەی دەنگی داوە ئەوە دیفاعیان لە بەرژەوەندی خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش کردووە ئەوە هیچ خیانەت نییە خیانەت ئەوەیە کە تۆ ینی دژی بەرژەوەندەکانی کوردبی ئەو شخصێکە دووەم نابێت ینی شخصەنە ینی بە کەساتیکردنی وەزیرێک لەگەڵ کوردایەتی تێکەڵکەین ئەو کابراایەکە و گەندەڵی کردو و فەرموو ئەمڕۆ متمانە لێستاندوێتەوە هیوادارم لە کوردستانیش پەرلەمان ئاوا کارابایە بمانتوانی بەکەوە گەندەڵکاران چ وەزیری بێ چ بەڕێوبەری گشتی بێ ئەوانەی کەوا گەندەڵیان کردووە ئەوانش یا بدەینە دادگا ئەوەی کەوا دادگا یا بدرێتە یا پەرلەمانەگە بڵین وەزیر بێنجگە لەوەش خۆ تا ئێستا بڵین بە ڕێژ و شارزێباری کە لە پەرلەمان دەنگی لێسەندرایەوە متمانەی لێسەندرایەوە وەزیر نەما ئێستا شتێکی کەش ماوە یا داواکاری گشتی عێراق یان دەستەی نەزای عێراق ئەوانش لێ دەکۆڵنەوە بزان ئەو پارێکی لێ کردووە تەقدیمی محکەمەی دەکەن باشە دواتر سەرەوە قسەکەین کاک زاناگە بگەڕێن و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئایا فراکسیۆنی پارتی پێش دانیشتنەکە داوای لە فراکسیۆنە کوردەکان کرد بوو کاوکاری بکەن وە سەبارەت بەو هەوڵانش کە پێشتریدا بۆ هەوڵەکانیان سەرکەوتو نەبوو لە سەدانی لایەنەکان لە بەسەرۆکایەتی نیە سیلڤان بارزانی بەڵێ بێگومان بەڵام ئەوە پێشەوە دەمێ بڵێم ئەمە ئەزمونێکی گرنگ بوو پێویستە پێش هەمووان فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان و هەم فراکسیۆنە کوردیەکان سوود لەم دەرسی عیبرەتەوە گرن ئێمە هەر کاتێک بێکەوە بووین توانیمانە زاڵبی بەسەر زۆربەی گرفتەکان بەڵام کاتێک کە پەرتەواز دێکەوتە نێو فراکسیۆنە کوردیەکان ئەوە یەکەم باج و شارزێباری دای لە ئەنجامی ئەوەی کە پەیوەندی نێوان فراکسیۆنە کوردستانیەکان باش نەبوو و پەیوەندیشمان لەگەڵ وەزیرەکانیش باش نەبوو
فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان هەوڵی خۆیان داوە لەگەر هەموو فراکسیۆنەکان بەڵام کێشەکە لەوێ تێک نەچووە تا لەوێ چاچکەینەوە لە زیاتی ئەوەی فراکسیۆنی پارتی بێت تەکلیف لە ئەو بکات یارمەتیمان بدەن لەم قەزەیە لە جیاتی ئەوە دەبای بەڕێز و شێرزێباری هاتبای لەگە فراکسیۆنە کوردەکان دانیشتبایە 2 سارە بەڕێزیان وەزیری داراییە 1 جار لەگەر فراکسیۆنە کوردەکان دانیشتووە ڕۆژێک نەیتوانێت سەر فراکسیۆنەکان بانگهێشتشی چاچی ئێوارام کات و بڵێ با بێکەوە هاوکار بین و ئاگامان لێکتربی چی بکەین چی نەکەین یان شفافیت هەبێت بگرەوەکو پێویست وەڵامی داواکاریەکانش نەداوەتەوە بۆیە فراکسیۆنە کوردەکان هەر بەگلەی بوون لە ئەدای بەڕێز وەزیری دارایی بە ئەمە دەستێک بوو بۆ وەزیرەکانی تری کوردیش کە ئێستا ماوە لە کابینەکەی حەیدەر ئەبادی پەیوەندیەکانی لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکان بەهێز بکەن ئێمە وەکو یەک تیمیش بکەین من قسەیەکی کۆن باسی لێوە کراوە و خۆشم زەخت پێ دەکەمەوە هەر بەرپرسێکی ئێمە هەر وەزیرێکی ئێمە لە بەغدا ئەگەر نەیتوانی خزمەت بە دۆزی خەڵکی کوردستانیش بکات لە پۆستەکەی خۆی بە تایبەتی پۆستی وەزیری دارایی پۆستە هەستیار بووە دەبووە لە 2015 بەڕێز و شێرزێباری بەخۆی دەستەکار بچێشێتەوە کاتێک کە بودجەی عێراق پەسەند ئەکرێ و ناتوانێت دینارێک بۆ هەرێمی کوردستان بنێرێ ناتوانێت کارێک بۆ پێشمەرگە بکە ناتوانێت پارەی زوتیارەکان بەڕێ بکە ناتوانێت هیچ شتێک لە خزمەت هەرێمی کوردستان بکە باشە بۆ وەزیری دارایی بم هەر بۆ خۆی نەدەبای ئەم مەنسەبە قبول بکاتن مەسەی وەزیری دارایی لە کاتێک کە خەڵک هەرێمی کوردستان لە قەیرانی دارایی و بەغداش بەهۆی کێشەیەک لەگە هەرێمی کوردستان پارە نانێرێ بۆ هەرێمی کوردستان ئەبووە ئەو کات دەست بێکار شێشابایەوە کەواتە بەڵێ فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان سەردانی هەموو فراکسیۆنەکانی کردەوە لەگەڵ ئێمەش دانیشتووە و گفتوگۆی برانشمان پێکەوە کردووە هیچ کەسمان کێشەیەکی شەخسیمان لەگەڵ بەڕێز و شێرزێباری نییە ئەو دیبلۆماسیەکی ڕقەمیەشی عێراق بوو ئەوە دێکە لە وەزارەتی خارجی کاری کردو وەکو پۆستەکەی خۆی وەزیری دەرەوە باسی لەوە دەکرێت پەیوەندیەکانی زۆر باش کردو پەیوەندی عێراقی لەگەڵ وڵاتانی دنیا دروست کردووە نەدەبوایە کۆتایی کاروانە سیاسەکەی خۆی بەم شێوەیە کۆتایی پێبینی و من پێشنیارم بۆ کردبوو بەر لەوەی کە ئیقالە بکری خۆی دەستەکار بچێشێتەوە باشترە ڕەنگە هەندێک ئاساری قانونی کەمتر بێکەنەوە کومێک باسی کرد بە دوواداسوونی دادگاوی دیعای عام و ئەوانە هەر ئەمێنێ بۆ هەر کەسێک کە بەژەوەندی گشتی تەمسیل بکاتوانێت دۆسێ بزوڵێنێ لەسەر بەڵێ سەبارەت بۆ پەرلەمانتارانەی کە ئێستا مەسەلە فراکسیۆنی پارتی بەشێک لە پەرلەمانتەکە پێیان وایە ئەوە خیانەتە لە عێراق و لە کورد بە خیانەتکار ناوێندە بەناوانەی کە ئەم پرۆسیان بەڕێوە بردووە وەڵای من پێیان دەڵێم دیارە بە تەمانین هیچ پندێک وەگرن لەم ڕووداوای کە ڕوویدا ئەگەر بەردەوام بە لەسەر هەمان شێوازی کارکردنیان لە بەغدا لەگەڵ هاوکارە کوردەکانیان لەگە فراکسیۆنەکانی تر هەمان ئەنجام بەدەستبێنەوە لە داهاتووش من ئومێد دەکەم کە ئەم ڕووداوای ڕوودا مڕازعەیەکی سەرتاسەری لە پارتی دموکراتی کوردستان لە هەرێم و لە بەغداش ڕوودا بین لەگەڵ هاوڵاتیانی کورد ڕێکەونە بین لەگە حیزب کوردستانیەکان بکەونە گفتوگۆ لە زیاتی ئەوەی کە لەگەر هێزە دەرەچەکان لەگەڵ فراکسیۆنە عەرەبەکان تەکلیف و تەکلیفکاری بکەن من زۆرم پێیان خۆش بوو دوێنێ بەڕێز وەزیری دارایی سەردانی نارێکی سیاسی بەهێزی خۆی کردووە تەکلیفی لێ کردووە کە پشتگیری بکەن لەم پرۆسەیە کە پێشتر دژایەتیەکتریان کردووە بۆ پۆستێک بچێت مڕازعی نوری مارشی یان غێری ئەو بکاتەوە ئەمانە باش نییە ینی تەخوینکردنی یەکتر بە خایندانان ئەم عقلێتە و ئەم خیتابە زۆر باشە هیچ خزمەتێک بە یەکڕێزی کوردی ناکە بەڵێ کاتمان زۆر کەماوە سەبارەت بەوەی کە ئایا زیانی بۆ کورد دەبێ مەسەلەی سەرنەوەی متمانە لە وەزیری دارایی هیچ زیانێکی بۆ کورد هەیە لە ئێستادا نەخێر بە هیچ شێوەیەک بگرە ئەتوانین بڵێن ئێمە کوردمان لە ئەحرازێکی گەورەدا باس کرد پێویست ناکەیانی لەسەر کەسێک کە بکوڕی یاسایی هەیە کە بکوڕی لە جێبەجێکردنی ئەرکەکانی هەیە هەموو کورد لە کەدار بکرێت یان پارتێک لە کەدار بکرێت با کەسەکە خۆی تەحملی نەتائیجی کارەکانی خۆی باشە پێ دوای هیچ سوودێکیشی بۆ کورد نەبووە هیچ سوودێکیشی بۆ کورد نەبووە زۆر بە کورتی کاتمان کەماوە من باش بە حاڵی خۆم هیچم بەبیر نییە لە وەزیری دارایی سوودێکی بۆ هەرێمی کوردستان هەبوو بێ لە ڕابردوو بەڵێ زۆر بە کورتی سەبارەت بە هۆڵی کە فراکسیۆنی پارتی دەڵێ لە دادگای فیدرالی سکاڵا تۆمار دەکەی پێ دوایە بەرهەمی دەبێت پێم وانە هیچ بەرهەمێکە بێ مافێشی یاسای خۆیانە هەر بڕیارێک لە پەرلەمان دەبسێ ئەتوان تاعنی لێ بدەن دوا بڕیاریش بۆ محکەمەی دەستور محکەمەی اتحادیە گەر هاتوو بڕیارەکەی پەرلەمانی هەڵوەشاندەوە سەر لە نوێ دەنگدانەکە دووبارە دەکرێتەوە و من دڵنیام هەمان نەتیجەشی دەبێت بۆیە هیچ بەرهەمی نییە ئەم زۆرە تانەدانە لە بڕیارەکەی بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر نیوخولەکیش بۆ بەڕێستان سەبار بەت گوت باسیەوەت کرد کە دەستەی نەزهاش لێ کۆڕنەوە دەکەن لەم پرسە دوای پەرلەمان داواکاری گشتیش بەڵێ داواکاری گشتی لەبەرێکەوە بەرژەوەندی گشتیەوە هەدەردانی پارەی دەوڵەتی کردەوە کەمیان دووەمیان دەستەی نەزای عێراقیش
ئەویش لێپرسینەوە لەسەر دەکات لەسەر ئەوەی لەسەر ئەو پارانەی چی لاتویان لەوانەیە لێ بستێنەوە قەرەبووی لێ بستێنەوە هەروە عەبدولفەلاح سوودانی جواب بوو تەقدیمی محکەمەیان کرد و دوایەوەی کەوا بڵێن لە پەرلەمان ئەوان لێستاندەوە دوای تەقدیمی محکەمەشیان کرد. بەڵێ سپاس دەکەین کاکتۆر بەڵێ زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی پێشووی پەرلەمان عێراق لە ستودیۆی سەرکێڕوا لە بەغدادەوە زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمان عێراق. بەڕێزان دوای ناوبڕێک لە تەوەری دووەم سەبارەت بە یاداشتی پەرلەمانتاران بۆ کارکردنەوەی پەرلەمان و هەڵوەشانی حکوومەت لەگەڵ بەڕێز مەروان گەڵای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێن پرسە دەکەین دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتە. ساڵیادی هەڵبژاردننی خولی چوارەمی پارلەمانی کوردستان هەشتاحۆ ئەندامی خولی ئێستا و خولەکانی پێشووی پارلەمانی کوردستان داوا دەکات پارلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەگەر حکوومەتیش چاکسازی ئەنجام نەدات هەڵبوەشێتەوە. لە بانگەوازێکدا هەشتاحۆ ئەندامی خولی ئێستا و خولەکانی پێشووتری پارلەمانی کوردستان ڕای دەگەێنن بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان گەیشتووەتە لوتکەی داڕوخانی ئابووری. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دووەم بە میوانداری بەڕێز مەروان گەڵاوی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی باز لە یاداشتی پەرلەمانتاران دەکەین بۆ کاراکردنەوەی پەرلەمان هەڵەشانەوەی حکوومەت لەسەردا راپۆرتێک دەبینین. ساڵیادی هەڵبژاردننی خولی چوارەمی پارلەمانی کوردستان هەشتاحۆ ئەندامی خولی ئێستا و خولەکانی پێشووی پارلەمانی کوردستان داوا دەکات پارلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەگەر حکوومەتیش چاکسازی ئەنجام نەدات هەڵبوەشێتەوە. لە بانگەوازێکدا هەشتاحۆ ئەندامی خولی ئێستا و خولەکانی پێشووتری پارلەمانی کوردستان ڕای دەگەێنن بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان گەیشتووەتە لوتکەی داڕوخانی ئابووری و کۆمەڵایەتی و پرۆسەی سیاسی ڕۆژ لە دوای ڕۆژ لە پاشەکشەدایە. ئەو پەرلەمانتارانە لە بانگەوازەکەیاندا سێ داواکاری بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێم دەخەنە ڕوو کە ئەمانن: یەکەم، لا نزیکترین کاتدا پارلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی ئەنجام بدات و ڕۆڵی نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل بگێڕێ لە چارەسەرکردنی قەیرانی دارایی و دۆخی نالەباری خەڵک، برسی دەستوور، کێشەی سەرۆکایەتی هەرێم، دانانی استراتیجی نەتەوەی، ڕیفراندۆم، چاکسازی، پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و برسە نیشتیمانیەکانی تر. بۆ ئەمەش بە پێویستی دەزانین هەموو لایەک هاوکار بن و چیتر ناکرێت لە لایەک خەڵک و هەرێمەکەمان لە ژێرباری دەیان قەیراندا بن لەو لاشەوە پەرلەمان پەکرابێت. دووەم، لایەنە بەشداربووەکانی حکوومەتی بنکەفراوان دەرفەتی یەک مانگ بە حکوومەت بدەن بە مەبەستی چاککردنی بژێوی خەڵک و گێڕانەوەی متمانە بە پێچەوانەوە حکوومەت هەڵبوەشێتەوە. سێم، بەڵێن دەدەین لە بەرەی هاوڵاتیاندا دەبین و پشتیوانی لە هەموو هەنگاوێکی مەدەنی لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەکەین بە ئاڕاستەی بەدیهێنانی خواستە ڕەواکانی خەڵک و پاراستنی یەکپارچەیی هەرێمی کوردستان و
بەرژەوەندی و دەستکەوتەکانی خەڵکی هەرێمی کوردستان. بانگەوازی و پەرلەمانتارانە لە کاتێکدایە 3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر هەڵبژاردننی خۆلی چوارەمی پەرلەمانی کوردستان و ماوەی ساڵێک و 1 مانگیشە پەرلەمانی کوردستان هیچ دانیشتنێکی ئەنجام نەداوە و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە پەکراوە. دووبارە سڵاوتان لەبێت مامۆستا بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. وەزان بەرلەوەی بێن بۆ بەرنامەکەی منە کۆبوونەوەتان هەبوو لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی کۆمەڵایەتی و یان سیاسی بوو. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ دەرفەتە کۆبوونەوەیکی کۆمەڵایەتی بوو لەبێژ بوو لەگەڵ برای بەڕێزمان سەرۆکی پەرلەمانێک تێمان نەبینی بووە بە فرسەتمان زانی لە شاری پایتەختی ڕۆشنبیرین سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمان بکەین کە حەقی لە سەرمانە تەنانەت هەر ئاوا وەکو سەردانێکی کۆمەڵایەتی بوو پێیوەست نەبوو بە هیچ شتێکی دیکەوە. زۆر باش. ئەگەر باز لەوکە ئەمڕۆ ساڵیادی پەرلەمانی هەڵبژاردننی خۆی چوارەمی پەرلەمانی کوردستانە، بەڵام ئێمە پەرلەمانێکی بەخراومانێ و یاداشتێکیش بڵاو کراوەتەوە لەلایەن ئەو پەرلەمانتارانە. چۆن لەم یاداشتە دەڕوان پێ دوایە بە یاداشت پەرلەمان کارا دەکرێتەوە؟ خۆی هەوڵێکە ئێمە خوازیارین هەر کەسێک کە هەوڵێکی لەو جۆرە بدات جێی دەستخۆشیە، بەڵام لەوانەیە لە خودی یاداشتەکە لێک حاڵی نەبوونێک بوو بێتن هەم لە نێوان سەرجەم فراکسیۆنەکان و هەتا لە نێوان ئەندامانی فراکسیۆنەکانیش. ینی بۆ نمونە پۆستی سەرۆکی پەرلەمان هی برادرانی بزوتنەوەی گۆڕانە. معقول نییە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و دەست بەکاربوونی سەرۆکی پەرلەمان تەنها 8 پەرلەمانتار لە خودی 24 پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان واژۆ بکەن لەسەر ئەو یاداشتە ئەگەر خەلەلێک نەبێتن هەم لە شێوازی کۆکردنەوەی واژۆکان هەم لە شێوازی داڕشتنی ئەو بەیاننامە بۆ دەستەی سەرۆکایەتیوە بۆ لایەنە سیاسیەکان. ئەوەی کە من ئاگادارم لە ڕێی خوشتی بەڕێزمانەوە کە نەجیبەخان بیدایەتی بەشدار بووە، ینی ئەو هەوڵێک بۆ لە چوارچێوەی شاری سلێمانی کە پەیوەندی بە منەوە کرد. تەبەنەمە کەسمان ئاگادار نەبووین بۆ ئەو هەنگاوە و هەم مەشوەڕەتمان پێ نەکراوە هەم بانگێشتیش نەکراوین بۆی. لە سەرەتاوە 8 پەرلەمانتار لە خولی ڕابردووە لەو خولە کە خەڵکی شاری سلێمانی بوون دانیشتنیان کردووە، پێشنیارێکی وایان کردووە، بیدایەتی شوای اتفاقیان کردووە کە هیچ واژۆیەک نەبێتن بۆی نەبێتە مزایداتی ئیعلامی و نەبێتە مزایدات بەسەر یەکتریەوە. کۆمەڵە خاڵێکی ئەنگەڵاڵە کردووە و وا بڕیاریشیاندا بوو بیدایەت کە نە سەرۆک فراکسیۆنەکان لێ ئاگادارکەنەوە و نە لایەنە سیاسیەکانی لێ ئاگادارکەنەوە. یاداشتەکە وەکو بڵێ هی خەڵکێکی دڵسۆز و کە نانەوێت ناوی خۆیان بنووسن و بۆی کە وەقعی زیاتر بێ، بەڵام دوای هەر لە ڕێی خەڵکی دیکەوە پەیوەندی بە منەوە کرا. یاداشتەکەم بۆ نێردرامیش پێم سیر بوو، تەلەفۆنم بۆ نەجیبەخان کردوتم نەجیبەخان ئێوە دەڵێن لەلایەکەوە شتێکی سڕیە و با کەس نەیزانێت کە خوشتی بەڕێزمان کە ئەندامی فراکسیۆنی ئێمەیە ئەمە و فراکسیۆنەمان دەستکراوە کردووە. حتا وتی جارێ پێم خۆشنی کە بە ئەنجومەنی سیاسی و بە هیچ کەسێکیش بگاتەوە ئەو هەوڵە، چونکە وعدمان داوە کە شتێک بێتن نەیبینە دەرەوە. بەڵام دوایە کە یاداشتەکەم پێگەی دیارە ئەوکەیان فراوانتر کردووە. بەڵام 37 پەرلەمانتاری ئەم خولەی تێدا ئەوە دوایەوەی کە بڵاو بووەوە و مەشوەڕەتیان پێکردەوە، وەکو بڵێم پەیوەندیەکان فراوانتر کران، پەیوەندی بەمیشەوە کرات، پەیوەندیم بە هەموو فراکسیۆنەکەی خۆشمانەوە کردووە، پێشم ڕاگەیاندون واژۆشی لەسەر بکەن، چونکە ئێمە بەڕاستی لەگەڵ هەموو هەوڵێک داین کە ئەو هەوڵە بۆ ئەوە بێتن پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بۆ ئاژادکردنی بەم بەیاننامانە پەرلەمان کارا دەکرێتەوە. خۆی بە تەسەووری من ئەوەی کە بۆتە ڕێگر لە بەر پەرلەمانی کوردستان و پەرلەمانی پەک خستووە برادرانی پارتی دیموکراتی کوردستانن و بە بڕیارێکی سیاسی پەرلەمانی کوردستان پەک خراوە، ینی نە بزوتنەوەی گۆڕانی شەو نەیەکێتی شەو نەیەکگرت و شەو نە کۆمەڵیشە و هەر چوار حیزبەکەش بۆی کەس مزایدە بە سەرکەسدا نەکاتن، هەر چوار حیزبەکە لە گسکەترین ئەندامیان تاوەکو هەڕەمی سەرەوەیان هەموو پێیان خۆشە کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و پەرلەمان دەست بەکارەکانی خۆی بکاتەوە. بەڵام دیارە بەداخەوە دەڵێم ینی ئەو بابەتش بۆتە بابەتی مزایدەکردن بەسەر یەکترەوە کە جێی داخە. ینی ئەمڕۆ لە بەرنمەیەک لە کەناڵی NRT کە ینی
پەرلەمانتارێکی خولی پێشوو کە بە شێوازی قسەی دەکرد لەوانەیە زۆربەی خطابەکەشی کە تەوجیهی پەرلەمانتارەکانی خودی فراکسیۆنەکەی خۆیان بوون چونکۆ گوتم برادرانی بزوتنەوەی گۆڕان لە 24 پەرلەمانتار 8 پەرلەمانتار واژۆیان کردو بەو شێوازی قسەکردنەوە و مزایدەکردن لەسەر یەکتردا قەناعەتم وایە بابەتەکەمان دوورتر دەکەنەوە و ئەو هەنگاوانەی کە نراون بۆ کاراکردنەوەی پەرلەمان هەنگاوەکان دەچنەوە دواوە. باشە زۆر باشە بەڵام تا ئێستا دوای زیاتر لە ساڵێک کە پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەکی هیچ هەنگاوێکی عملینراوە لەلایەن پەرلەمانتاران جگە لە بەیاننامە و قسەکردن خۆی بڕیارەکە لە بەردەستی پەرلەمانتارandانیە بۆ لە بەردەستی پەرلەمان بۆ کۆبوونەوەیەک لە دەرەوەی هەولێر ناکەن ئێستا ئێوە چوار لایەنن خاوەنی 58 کورسی بەڵێ بۆچی مادام وای هەمووتان لەگەڵەوەدان بۆ نیسابیکێ ئامادەنیانی خۆی وەزی هەرێمی کوردستان ئێمە دەبێ هەم لە ڕووی یاساییەوە وەزعێکی هەستیارە هەم لە ڕووی سیاسیشەوە بە خۆتان دەزانن کاتێک کە هەرێمی کوردستان دوو ئیدارە بوو تەزحیەی زۆری داوە تاوەکو ئەو دوو ئیدارەیەی ینی شکلیەکەی کۆتایی پێهێناوە دەناوە لە ڕووی واقع و لە ڕووی سیاسی هەرکو خۆیەتی بەڵامەوە کە لە هەر حزبێکی سیاسی پرسیدا لە کۆتایی بە دوو ئیدارەیەکەی داهاتوو دەنا زۆنی سەوز و زۆنی زەردوک و خۆی ماون ینی سنوورەکان ئێستاش دیارە کە دەچی سێتەڕەی برادرانی یەکێتی لێرە کۆتایی پێدێ سێتەڕەی برادرانی پارتی لێرەوە دەست پێ دەکاتن و نەبێکە کۆتایی بەو دابشکردنی هەرێمە هات بێتن ئێمە تاکو ئێستانەکە بە تەسەوری خۆمان ئەوەندەی کە فکرمان لێ کردوتەوە بە مەشوەرەت لەگەڵ دەستەی سەرۆکایەتی وا تەسەورمان کردو ئەگەر بێت و ئێمە دانیشتنی پەرلەمان بکەین لە بۆ نمونە هەوڵمان داوە لە هەولێر بیکەین بە وجودی بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف بەڵام کە لە هەولێرمان بۆ نەکراوە بۆ نەچوینە ژێرباری ئەوەی تاکو ئێستانەکە بین لە سلێمانی بیکەین لە ڕانیە بیکەین قەناعەتمان وا بە کوردستان یەکجاری دوولەت دەبێتن و دەبێتە مایی ئەوەی کە حجەیەک برادرانی پارتی یەکجاری ئەو جارەی ئیعلانی دوو ئیدارەی بکرێت و ئەوەی کە بەو لایدا دەکەوێت و بەو لایدا دەکەوێت ومانە با لە سەردەستی ئێمە بەڕاستی ئەو شەرحە گەورەیە لە هەرێمی کوردستان دروست نەبێتن دەنامیش دەزانم ئەو چوار فراکسیۆنە ئەگەر هەموو فراکسیۆنەکان هەموو ئەندامەکان ئامادە بن نسابی قانونی تەواو دەکەن هەمویان ئامادە بن مامۆستا ئەوش دەگەڕێتەوە سەر دەبێ و پرسیارە لە خودی پەرلەمانتارەکان بکرێتن ئێمە وەکو خۆمان هەر شەشمان ئامادە دەبین و ئیعلانیشمان کردووە و ئێمە لە ڕابردووش ینی فراکسیۆنێک بووین پەرتەوازە نەبووین لە هەر دانیشتێکی بانگێش کرابین وە گومانی چاچیشم بە هەموو فراکسیۆنەکانی دیکە کە هەمیان ئامادە بن بەڵام وەکو گوتم ینی کاتێک کە پەرلەمانیشدا دەنیشێتن بۆ نمونە ئەتوو کێشەی سەرۆکایەتی هەرێمت هەیە چونکە هەر یاسایەک دەردەکەی دەبێ ئەو یاسایە ئاراستەی سەرۆکی هەرێم بکرێتن سەرۆکی هەرێم دەبێ واژۆی لەسەر بکاتن ینی کۆمەڵە کێشێکی زۆر کەڵەکە کراوە سەرۆکی شەرعیمان نیە ئێمە ئەو سەرۆکەی کە بوومانە سەرۆکەکە لە ڕووی یاساییەوە یاسای سەرۆکایەتی هەرێم کۆتایی پێهاتووە و پێویستە کاتن کە پەرلەمانی کوردستان ئەگەر دەست بەکار باە و پەرلەمانی کوردستان بەو مەرەدە نەبرابایە دەبایستانەکە هەڵبژاردن کرابایە بۆ سەرۆکێکی دیکە جاچێ خۆی کاندید دەکرد ئەو کاتێک کە متمانەی بەدەستێنابێت بۆ سەرۆکێکی هەڵبژێردراوی خەڵکی هەرێمی کوردستان چ لە ناو خەڵکو جەماوەەر بە چ لە ناو پەرلەمانی کوردستان چارەسەر چێ بەڕێزە دەڵێ مەترسیەوەی کە دوو ئیدارەی بکرێت لە دەرەوەی هەولێر کۆبوونەوە بکە ئێستش پارتی کە ڕێگەنەدا لە هەولێر کۆبوونەوە بکرێت چارەسەر چی خۆی چارەسەرەکە بەڕاستی منەوە لەوە دەبینم ینی ئێمە قۆناغ و مەرحەلەی سەختترمان بینیون لە هەرێمی کوردستان لە هەمووی سەختتر شەڕی ناوەخۆ بوو بەڵام پاش ئەو هەموو قوربانی و پاش ئەو هەموو یەتیمکردنی دایکانمان و خوشکانمان بڕیاری دانیشتن دراوە کۆتایی بە کێشەکان هاتووە بە دانوستان دەبێ دانوستان بکرێ بەڵام دانوستان بکرێت لەسەر ئەساسی ئەوە ناکە پەرلەمانێکە شەرعیەتی جەماوەری هەیە پەرلەمانێکە لە لای خەڵکو جەماوەرەوە متمانەی پێدراوە سەرۆکێکە بە شەرعی لە ناو پەرلەمانی کوردستان متمانەی پێدراوە بێ لای بدەی و بۆی کە تەوافقی سیاسی بکرێتن دەبێ بەڕاستی زۆر بوێرانە نقطە لەسەر حرفدا بدرێن چارە سەکرم زۆر جارێکی دووبارەم کردوتەوە تاکە چارەسەرێکەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان چێ ئەو پەرلەمانی لە کار خستووە کە برادرانی پارتی دیموکراتی کوردستانن دەبێ ئەویش کارایکەنەوە دەبێ ئەویش بێن بڵێن کاکە ئێمە ئەوە هەڵەیەکی مێژوویە کردومانە و پەشیمان بنەوە لەو هەڵەیە کە کردویانە سەرۆکی پەرلەمان بێتەوە سەرکاری خۆی و ئیشی خۆی بکاتەوە و ئەوجا ئەو کێشانەی دیکە کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتیدان و لە نێوان لایەنەکانی دیکەدانە لایەنە سیاسەکان دابنیشن
پەرلەمان ئیشی یاسایی خۆی بکاتن لایەنە سیاسەکانیش ئیشی سیاسی خۆیان بکەن ئەوە چارەسەرە بەڵام ئەو چارەسەر نییە بین بۆ نمونە ئەوەی کە دەست بۆ یاسای سەرۆکاتی هەرێم براوە ئەو هەموو قەیرانانە دروست کراون بۆ خەڵکی هەرێمی کوردستان وای لێ هاتووە خەڵکە کەستانە کەس یعنی پەکخستنی پەرلەمانی لێات چووە یاسای سەرۆکایەتی لێات چوە تا خەڵکەکە هەمووی هاتۆتە سەر جادە و داوا دەکاتن بەس موچەکەی بۆ بجێڕدرێتەوە داوای موچەکەی خۆی دەکاتن ئەنی ئەگە تەماشا بکەی ئیستیفتایەک بکەی خەڵک کەس ناڵێکا کە پەرلەمانکارا بکە و یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکەنەوە و خەڵکەکە دەڵێکا کە ئەو موچەی کە حەقی شەرعی خۆمە پێم بدەوە زۆر باشە کەواتە ئێستا ئەگەر پارتیەر درێژە بەم سیاسەتەی بدا کە بەڕێزوتت لە ژێر دەستی پارتیدا کە پەرلەمان کارا بکاتەوە بەڵام ئێمە هەر ساڵێکی ترەخولی پەرلەمان تاوا دەبێت ینی پێ دوایە تاوکات هیچ چارەسەرێک بۆ کێشەی ئەم خولی پەرلەمان بدۆزێتەوە ئەمە لە مێژە گوتومە و بە تەزیل کراویش لە زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە ئەمە قەناعەتم وایە تا بە تەسەووری خۆمە ئەوەندەی کە تەماشەم کردو و دراسەم کردووە پەرلەمانی کوردستان کارا ناکرێتەوە بە تەسەووری من ئەم خولەوە گومانی لە 1970 هەیە کە هەڵبژاردننی شەر نەکرێتن ساڵ 2017 ئەوە گومانی منە بە جۆرەها بیانوو کە بیانووی وەهمین ئێمە لە ڕابردوو دەمانگوت عراقی فیدرال دەبێت لە ئێمە فێری دەستا و دەستی دەسەڵات و فێری یاسا سەروەری و زۆر شیعاری گەورە بەرز کردبووە بەڵام ئەو عراقە فیدرالیەی کە پەرلەمانیان پەک خست بە خیلالی مانگێکی پەرلەمان کارا کرایەوە ئەوجا شەڕی داعش ئەوەندەی کە ڕووی لە عراقی فیدرالە و ئەو پارێزگانەی کە داگیر کراون و ئەو ناحیە و قەزانەی کە داگیر کراون هەمووی هی عراقی فیدرالن ینی کوردستانەکەمان هەمووی ئازاد کردوتۆ لە ژێر دەستی داعش بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزیری بەرگری کە لە سەنگەرەکانی پێشەوە بوو و تەختیتی دادەنا بۆ کۆنتڕۆلکردنەوە یەکێک لە شارەکان لە پەرلەمانی کوردستان متمانەی لێ سەندرایەوە لە پەرلەمانی عراق ئەم ڕۆژ تەماشا دەکەین بە هەمان شێوە کە وەزیری دارای قسە لەسەرەوە ناکەم کوردە تورکمانە عەرەبە چییە بەڵام کە خەریکی پلانێک بۆ قسەکردن لەگەڵ سندوقی دەولی ئەوانە بۆی کە قەرز وەرگێتن بۆ عراقی فیدرال متمانەی لێستە دەسەندرێتەوە و ئەوە بەڕاستی ئێمە پێویستمان بە پەرلەمانێکی ئاوا زیندووە پێویستمان بە پەرلەمانتارانێکی ئاوا زیندون ئێمە لە کوردستانی خۆمان هەرچی کە دەستی بۆ دەبەی شەڕی داعش سعری نەوت هەمووی بۆتە وەکو بڵێ دێوەزمەیەک بۆ ئەو خەڵکی هەرێمی کوردستان بازەکەی دەداتن لەبەرەوە من قەناعەتم وایە ئەو وەزعە گومانی ئەوە دروست بووە بە تایبەتی کاتێک کە کارتی زیرەک دروست دەکرێتن کە ئەو تەزویرەی لە ڕابردوو کردویانە ئێستا ئەو تەزویرەیان پێ نەکرێتن و چارەسەریشیان بۆ نەدۆزراوەتەوە گومان دەکەم کە بە بیانووی جۆرا و جۆر هەڵبژاردنەکان تەجیل بکەنەوە و دەستا و دەستی پێ بکەن بیانیان زۆرە یەکەم دەڵێن کاکە شەڕی داعش کۆتایی نەهاتووە ئەوە پێویستی بە خەرجیەکی زۆر دەکاتن خەزێنەی وڵات مفلیسە هیچی تێدا نییە یعنی بیانوو گەلێک زۆرن کە بڵێن کاکە ئینتیخابات ناکەین و تەزیلی دەکەین و بۆ چەند ساڵێکی دی باش زۆر باش سەبات بۆی کە سەرۆکی فراکسیۆنەکان تاکو ئێستا بڵێن 5 سەرۆک فراکسیۆنەکە هیچ کۆبنەوەیکی فەرمیتان نەکرد دوای پەخستنی پەرلەمانەوە بۆ کارەکردنەوەی پەرلەمان بە پارتیشەوە ئێمە لەگەڵ ئەو 4 فراکسیۆنێکترمان بینیوە و دانیشتووی لەگەڵ پارتی لەوانەیە بە تەلەفۆن و بەوانە قسەمان کردبێت لەوانەیە هەمومان متفق بین بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام شێوازی کاراکردنەوەکەی دەگۆڕدرێتن ینی هەتا بە سەرۆک فراکسیۆنی پارتیشەوە ئەویش نیگەرانە بۆی کە ینی پارتی دیموکراتی کوردستان بەم شێوە ڕێگری کردبێتن لە سەرۆکی پەرلەمان پێشی خۆشە پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام شێوازی کاراکردنەوەی وی لەوانەیە بۆی بێتن کە دکتۆری یوسف وەلا بدرێتن بەڵام ئەو 4 سەرۆک فراکسیۆنەمان و لەگەڵ زۆرێک فراکسیۆنەکانی دیکە قەناعەتمان وایە هیچ قووەت و هێزێک ئەو سەلاحیەت و ئەو دەسەڵاتەی نییە کە سەرۆکی پەرلەمان لا بداتن و سەرۆکی پەرلەمان بە شەرعیەت لێدانراوە بە شەرعیەتیش ئەو شوێنەی لێ دەسەندرێت و بە ئارەزومەندانەی خۆشی کاتێکە بە خۆی ئیستیقالە دەکات و بە ئارەزوی خۆی لە ژێر هیچ شارێکدانە بێ ئەو کاتەی پەرلەمانتارانیش ئازادن ئەو دەست لە کارکێشانەوەی لێوەردەگرنیان باشە تۆ پێ دوای ئێمە پەرلەمانێکمان هەبێت کە ملکەتی حیزبەکانی باشتریان هەرنەوەی باشتر قەناعەتم وایە ئێمە بەڕاستی پەرلەمانێک کە سوود و قازانجی لێ دەبینین کە خاوەنی ئیرادەی خۆی بێ لایەنە سیاسیەکان با بۆ خۆیان سەرپشک بن چێ دەنێرنە پەرلەمان
چێ دەنێرنە پەرلەمان ئەوانەی کە دەیانێرن باخاوەن بڕیار بن باخاوەن وەکو بڵێ دید و فکرێکی ڕوون بن بەڵام داشی دامە بنێرنە پەرلەمان و بۆ خۆی کە ئەو پەرلەمانتارە خاوەنی هیچ ئیرادەیەک نەبێتن و بۆ هەموو شتێک بۆ ئەو لایەنە سیاسیانە بگەڕێتەوە ئەو پەرلەمانە وجودی نەبێ باشترە. باش زۆر باشە ئێستابارەت بە مەسلەی حکوومەت ئێستا مەسەرەن کە حکوومەت لە دەوی چاودێری پەرلەمانکارە کە سبارەت بە دۆخی خەڵکیش پەرلەمانتاران بۆ مەسەرەن هەنگاوی عملیان تەناوی شەر بەیاننامەیە خۆیشتی تریان لەدەست نایێت خۆی هەنگاوی عملی لە کاتێکدا دەبێت کە پەرلەمانت کارا بێتن بۆ نمونە یەکێک لە کارەکانی پەرلەمان چاودێری حکوومەتە چاودێری حکوومەت ئەتۆ ئیشی ئیداریات دەکەی بۆ نمونە پرسیار دەنێری بۆ وەزارەتێک بۆ زیرێک ئەو پرسیارە دەنێری لە ڕێی دەستەی سەرۆکایەتی بۆ بەڕێ سکرتێری پەرلەمان دەچی سکرتێری پەرلەمان پاش خوێندنەوە و تەوجیهی لوژنەی معنی دەکاتن لەوێن دەرێش ئاراستەی ئەو وەزارەتانە دەکرێن ئەو پرسیارانەیانەوە تا بانگێشکردنی وەزیرێک بۆ لێ پرسیینەوە و لێسەرنەوەی متمانە ئەوە هەمووی لە ڕێی دەستەی سەرۆکایەتیەوە دەکرێت کاتێکە تۆ ئەمڕۆ کە هیچ ڕەبت و عیلاقەیەک نەماوە یعنی لە نێوان پەرلەمانتاران و لە نێوان وەزارەتەکان حتا لە ناو وەزارەتەکانیش پەیوەندیان پێکەوە نەماوە لە نێوان ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانیش پەیوەندی نەماوە سێ مانگ و قسوورە ئەنجومەنی وەزیران وەزیرەکانی خۆی نەبینی و لەگەڵیان دانەنیشتوون یعنی لە کاتێک کە تۆ وەزارەتێکی بوجەت بۆ خەرج نەکرێتن هاوکاریت نەکرێتن داعمت نەکرێتن تەوجیهت پێ نەدرێتن و لە بڕیارەکان مشارەکەت پێ نەکرێتن کۆبوونەوەی فەرمیت بۆ پێ نەکرێتن یعنی عیلاقە و ڕەبتەکە چییە؟ یعنی ئەگەر هەر بە ئەوە بێ کە ڕقم تەلەفۆنێک دییان لەکن بێتن لەوانەیە ڕقم تەلەفۆن لە لای خەڵکی دیکەش هەبێتن دەنا وەکو واقعی حکوومەتی هەرێم نەماوە حکوومەتی هەرێم بەس ناوەکەی ماوە بەس وەزارەتەکان ناوەکەیان ماون دەنا هەر وەزیرە و بۆ خۆی بە ئارەزووی خۆی ئیش دەکات وە تەوجیهات دەردەکات وە ئەوەی کە بیتوانی بێتن خزمەت بکاتنەوە دەیکات و دەنا وەکو پلانێک لە ئەنجومەنی وەزیران کە هەفتانە ئەو وەزیرانە بانکە لێ پرسیینەوەیان لەگەڵ بکاتن کە چستان کرد و دەستخۆشیان لێ بکاتن ئەگەر گەندەڵیەکیان کرد بێتن لێ پرسیینەوەیان لێ بکات وە تەوجیهی نویان پێدا هیچ شتێک نیە لە ئارا زۆر باشە بۆچی پێ دوای حکوومەت نەماوە لەبەرەوەی کە ژیانی خەڵک لە خەتەردایە نا هەر ینی کۆمەڵە شتێکن خۆی ئەسلی حکوومەت بۆ چییە ئەسلی حکوومەت بۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بکاتن کە بژێوی بۆ خەڵک دابین کاتن کە خزمەت گوزاریەکان بۆ خەڵک دەستەبەر بکاتن کە وەسائلی خۆشگوزارانی بۆ خەڵک فراهم بکاتن ئەگەر حکوومەت ئەوانە هیچ بێنەکرا قوتی خەڵکیشی بڕی ئەو حکوومەتە نەبێ باشترە بەڕێی سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئەم پەرلەمانتارەش ئەمڕۆ باسییان لەوە کردووەگەر حکوومەت لە ماوەی یەک مانگدانەی توانی چاکسازی بکات پێویستە حیزبەکان لەو حکوومەتە بکشێنەوە ئەتو بڕوا دوایە کەم حکوومەتە لە ماوەی مانگیدا بتوانێت چاکسازی ئەوە خاڵی ئەوە بوو کە من بەڕاستی بۆ هۆی ئەوە کەواژۆنەکەم لەسەر ئەوەی من لەگەڵ خوشتی بەڕێزمان پەیمان خان تەلەفۆنی بۆ کردم من تێبینیم لەسەر دوو خاڵ یەکیان بە تایبەتی ئەو خاڵە ینی بەمانجێک ئەو چاکسازیە ناکرێتن کە بەمانجێک چاکسازیە ناکرێ ینی کاتێک کە تو دەی مۆڵەت دادنەی بۆ حکوومەت دەڵێ بەمانجێک چاکسازی نەکەی هەموو ئەو چوار حیزبەکە بکشێنەوە ئەوە قەناعەتم وایە هە لە ڕێگا ئەو چوار حیزبە پرۆژەکەش ڕەت دەکەنەوە و ناچنە ژێرباری ئەو پرۆژەی پێ دوام حکوومەتە نەبوونی باشتر لە ئێستا حکوومەت هەر بخۆی نییە حکوومەت بۆ خۆی نییە یعنی کە بەو ناوەی کە نییە کە حکوومەتێکی خزمەت گوزار بێ حکوومەتێک بێتن قەیرانەکان چارەسەرکە حکوومەتێک بێتن کێشە و مشکلی هاوڵاتیان چارەسەرکە بەڵام حکوومەتێکمان هەیە ڕۆژ بە ڕۆژ قەیرانی زیاتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست دەکات بەڵێ دواوتە لەگەر شتێکت مابێت وڵا دواوتەمەوەیە کە ئێمە لە هەوڵەکانی چاکسازی ماندوو نەبین بەڵام کەسیش مزایدە بەسەر کەسدانەکەین و کەسیش ئیتیهامی یەکتر نەکەین و هەمووشمان خۆمان بە دڵسۆزی ئەو وڵاتە دەزانین و هەر هەنگاوێکیش بندرێتن بۆ کاراکردنەوەی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەر شەش ئەندامەکەی لە پێش هەموو فراکسیۆنەکان دەبن. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سەمەڕوانگەڵای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ کە لە سودی و لەگەڵ مامی سوپاس بۆ بەڕێستان ببینەرانی بەرە سوپاسیش بۆ سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.